هاوپەیمانی هیوا لە بەردەم بێدەنگی حیزبەکانیان و هەنگاوەکانی داهاتوودا. دروستکردنی هاوپەیمانێتی هیوا لە بەغدا کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێنا و فراکسیۆنە کوردەکانی پەرلەمانی عێراق پشتیوانی لێ دەکەن و هێزە سیاسیەکانیش بێدەنگ و بزوتنەوەی گۆڕانیش گفتوگۆی لەسەر سزادانی پەرلەمانتارەکانی کردووە. دوایەوەی 15 پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق هاوپەیمانێتیەکی نوێیان بە ناوی هیوا ڕاگەیان کە لە بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنە کوردەکان پێکاتون بەشێک لە هاوڵاتیان پێشوازیان لێکرد و بە کۆکردنەوەی ماڵی کورد وەسفیان کرد. بەشێک خوێندنەوەی ئەوەیان بۆ کرد کە ئەو هاوپەیمانێتیە زیاتر ناکۆکینەوە ماڵی کورد لە بەغدا قوڵتر دەکاتەوە. ئەندامانی هاوپەیمانێتیەکەش پێیان وایە یەکگرتووی هەڵوێستەکانیان کە لە ماوەی ڕابردوو بەیەکەوە سەبارەت بە پرسە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکان هەیان بووە هۆکاری دروستکردنی هاوپەیمانێتیەکەیانە. لە ئاستی سیاسیدا هەردوو فراکسیۆنی پارتی وێکێتی کە ناکۆکی قوڵیان لەگەڵ ئەو گروپە پەرلەمانتارە هەبوو پیرۆزباییان لێکردن، بەڵام بزوتنەوەی گۆڕان و یەکگرتوو و کۆمەڵی ئیسلامی تا ئێستا بێدەنگ و هیچ هەڵوێستێکی فەرمیان لەو بارەیەوە دیار نییە. ئەوەی کە جێگەی سەرنجی چاودێران و ناوەندە ڕۆشنبیری و میدیایی و سیاسیەکانە ئەوەیە کە ئەو هێزانە وێڕای ئەوەی کە سەرجەم پەرلەمانتارەکانیان چوونەتە نێو هەوڵێکی نوێوە و لە ژێر چەترێکی نوێدا و بەناوێکی نوێوە خۆیان ڕێخستووە تا ئێستا بێدەنگ و هیچ کام لەو هێزانە پشتیوانی و پیرۆزباییان لێ نەکردوون. ئەمە لە کاتێکدا کە تەنها یەک ڕۆژ دوای ڕاگەاندنی هاوپەیمانێتیەکە سەرۆکۆماری عێراق لە کۆشکی سەلام پێشوازی لە ئەندامانی هاوپەیمانێتیەکە کرد و پشتیوانی خۆی بۆ هەر هەوڵێکی لەو جۆرە دووپات کردەوە لە کاتێکدا کە سەرۆکۆمار یەکێک لە سەرکردە دیارەکانی یەکێتیە و لەسەر پشکی ئەو حیزبەش پۆستی سەرۆکایەتی کۆماری وەرگرتووە. بەشێک لە چاودێران پێیان وایە بێدەنگی ئەو حیزبانە لە بەرامبەر فراکسیۆنەکانیان لە بەغدا و دروستکردنی هاوپەیمانێتی هیوا دوو سوودی گرنگی هەیە. یەکێکیان پشتیوانیکردن لە خەڵکی کوردستان و نوێنەرایەتیان لە بەغدا زیاتر بەهێز دەبێت و لەلایەکی تریشەوە فشارێکی ڕاستەقینە دەبێت بۆ سەر پارتی و یەکێتی کە سیاسەتی خۆیان بگۆڕن و لەگەڵ بەغدا ڕێبکەون. هەرچەندە تا ئێستا و پەرلەمانتارانە ئاماژەیان بەوە نەکردووە کە لە دروستکردنی هاوپەیمانێتی هیوا تا چەند پرس و ڕاوێژیان لەگەڵ حیزبەکانیان کردووە، بەڵام هەر یەک لە موسەنا ئەمین و ئەحمەد حاجی ڕەشید وەک دوو ئەندامی فراکسیۆنی جیاواز و ئەندامی هاوپەیمانێتی هیوا جەخت دەکەنەوە کە پابەندی سیاسەتی حیزبەکانیان و کارکردنیان لە هاوپەیمانێتی هیوا لە دەرەوەی گوتاری حیزبەکانیان نییە و بەپێی ئەو زانیاریانەی دەست شار پرێس کەوتووە. لە نێوخانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕاندا ڕایەکە بووە کە سزای پەرلەمانتارەکانیان بدەن لەسەر بەشداریکردن لە هاوپەیمانێتیەکەدا. شارپرێس بۆ زانینی هەڵوێستی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوو سەبارەت بە دروستکردنی هاوپەیمانێتی هیوا پەیوەندی بە سەرکردایەتی ئەو حیزبانەوە کرد، هەرچەندە ئەوان ئامادە نەبوون هیچ لێدوانێکی ڕاستەوخۆ و ڕاشکاوانە لەسەر و پرسە بدەن، بەڵام جەختیان لەوە کردەوە کە کۆکردنەوەی ناوماڵی کورد هەنگاوێکی ئەرێنیە و ئەو پەرلەمانتارانەش بە ڕاوێژ و گفتوگۆ لەگەڵ سەرکردایەتی حیزبەکانیان ئەو هەنگاوەیان ناوە. هەرچەندە بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە ئەم هاوپەیمانێتیە بۆ دروستکردنی لیستێکە بۆ هەڵبژاردننی و داهاتووی عێراق وەک بەشێک لە مزایەدەی سیاسیش ناوی دەبن، بەڵام ئەندامێکی هاوپەیمانێتیەکە ڕەتی دەکاتەوە و دەڵێت تەنها هاوپەیمانێتیەکی پەرلەمانیە و بۆ بەهێزکردنی نوێنەرایەتیکردنی هەرێمی کوردستانە لە بەغدا و پێشکەشکردنی تێڕوانینی بەدیلە بۆ پرسە گرنگەکانی ناو پەرلەمان جیاواز لەو هەیمەنەیەی پارتەکانی دەسەڵات پێشتر هەیان بووە لە بەغداد. ئێستا چاوەکان هەموو لەسەر ئەوەن کە ئایا داهاتووی ئەو هاوپەیمانێتیە چی دەبێت و دەتوانن تا کەی بەردەوام بن؟ پارتی و یەکێتی تا کەی ڕێگەیان پێدەدەن کاری خۆیان بکەن و دەست نەخەنە نێو کارەکانیانەوە بۆ هەڵبژاردننی داهاتوو دەتوانن ببنە لیستێکی نوێ و خۆیان وەک قوارەیەکی هەڵبژاردن ڕابگەێنن؟ ئەوان هێزەکانیان پەلکێشی نێو یاریە نوێیەکە دەکەن یان هێزەکانیان ئەوان پاشگەز دەکەنەوە لە هاوپەیمانێتی هیوا؟